سەرباری نیگەرانی و نەبوونی بەرچاوڕوونیان بۆ داهاتوو کەمی چانسیان بۆ دامەزراندن لەلایەن عێراقەوە، بەڵام قوتابیانی خوێندنی کوردی لە کەرکووک بەردەوامن لە خوێندن. کەرکووک 5 ساڵە کەوتوتە نێوان بەرداشی هەرێم و عێراقەوە و ئەمە شوای کردووە خوێندنی کوردی لەو شارە وەک پێویست بایەخی پێ نەدرێت. قوتابیەکانیش دەڵێن خەریکە دۆخەکە دەگاتە ئاستێک قوتابیانی کوردیش ڕوو لە خوێندنی عەرەبی دەکەن. وڵی هەست بە زمانێن ناگەین لە خوێندنی کوردی، وڵا لە بەر عەرەب خوێندنی عەرەبی ئێستا لە هاتۆ کوردەکان شەچنە مەکتەبی عەرەبیەوە. وڵی هەست بە زمانیان ناکەن لە خوێندنی کوردی لەبەر ئەوە ئەلێن مستەقبەلی نییە و تاعین نابین. خوێندنی کوردی لە ئێستاە لە ینی لەم ئێستاە بۆ تاعینات شت زەحمەتە خوێندنی کوردی بەس بۆ عەرەبیەکە تاعیناتی زیاترە. لە دوای ساڵی 2023 و ڕوخانی بەعس کاتێک کورد دەسەڵاتی لە کەرکووک گرتە دەست خوێندنی کوردی لەو شارە کردەوە. لە ئێستادا 435 خوێندنگای کوردی و 40 باخچەی ساوایان لە کەرکووک هەن و 9000 مامۆستا و فەرمانبەر و 92,000 قوتابی تیاندا دەوام دەکەن. ئەو قوتابیانی ڕوویان لە خوێندنی عەرەبی کردووە دەڵێن داهاتی و خوێندنی عەرەبی بە باشتر دەزانن. بەڵام بەڕێوەبەری خوێندنی کوردی لە کەرکووک هۆکاری ڕۆیشتنی قوتابی کورد بۆ خوێندنگای عەرەبی بۆ چاولەکەری دەگەڕێتەوە و ڕەتی دەکاتەوە خوێندنی کوردی داهاتووی نەبێت. ئەم بیرکردنەوەی هەیەڵێ بەیانی ئەگەر منداڵەکەم بە خوێنی عەرەبی بخوێنێ لە مەرکەزی دامەزرێ ئێکاکە بە خوێنی کوردیش بخوێنێ هەردا ئامەزرێ کە تاعینا دێ بۆ هەموو کەرکووکە. دواتر خوێندنی کوردی دوو ئیمتیازیەیە، دوو ئۆپشنیە. یەکەمیان ئەوەیە لە زانکۆکانی عێراق وەرەگیرێ، دووەمە گەوەسش لێ بە فۆر بێدێنی لە زانکۆکانی هەرێمەش وەرەگیرێ. ئەمە تەڵەبەی دراسی عەرەبیش و من ناکە. تەنها قوتابیانی کەرکووک گرفتاری دەست بیرکردنەوە لە داهاتوویان نین، بەڵکو مامۆستایانی خوێندنی کوردیش کە موچەیان لە هەرێمەوە دابین دەکرێ نیگەرانن لەو دۆخەی خوێندنی کوردی تێکەوتووە لە کاتێکدا خوێندنی کوردی و عەرەبی لە یەک بینادا دەوام دەکەن. بمانەوێ نەمانەوێ ئێستا خەڵکی ڕووی لە خوێندنی عەرەبی کردووە زمانی عەرەبی طبعاەوە بۆ وەک تۆ فەرمووت بۆ ئەوەیە کە بڵین ئەگە بێ و لە 6 تەواو ببێ بڕوا بۆ مەعهەد و کولیا کە زۆر مەشاکلی زمانی نەبێ کە نەختێ لە عەرەبی بزانێت دراسەکان گشتی عەرەبی و ئینگلیزیە. لە پاڵ نیگەرانی مامۆستایان و قوتابیاندا بینای خوێندنگا کوردیەکانیش لە کەرکووک گرفتی کۆنی و نەبوونی خزمەتگوزاریشان هەیە. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، کەرکووک.